داهاتوی منتیقەکە بە شوێ دەگات؟ ئایا شەڕ بەردەوامی دەبێت یان لە شوێنێکایی تر دەوەستێت؟ ئەمە بەستراوە بە ژیری و ئەقلانیەتی ئەمریکا وڵاتانی ئەوروپای وڵاتانی غەرب و ئەگەر ئەمانە بیانەوێ شەڕەکە ڕابگیرەوە ئەتوانێەوە بە سەمتی بەرە و ئارامیە ڕوا. زۆر سپاس. ئازیان سڵاوتان لێبێت و ئەم کاتان باش لەگەڵ ئاغای مەحمودیانم سەرکۆنسڵی کۆماری ئیسلامی ئێران لە شاری سێمانی پەیوەست بە دۆخی ناوچەکە و داهاتووی ناوچەکە دەمەوێت چەند پرسیارێکی ئاڕاستە بکەم. قوربان سلام علیکم، خیلی ممنونم. سلام علیکم و رحمت الله و برکاته. بخیر بین. در خصوص سوالی که فرمودید، جنایت هایی که رژیم صهیونیستی انجام داده برای هیچ کسی پوشیده نیست. جنایتی که در حق مردم مظلوم غزه انجام داد دنیا سکوت کرد، در مقابل مردم بیگناه لبنان را کش کسی همه ساکت شدن و این منوط به امسال نیست. سالهای قبل هم سنوات قبل هم این رژیم خوی خودش که ددمنشی و جنایتکار است را انجام داده و دنیا نظاره‌گر است، به خصوص اروپا و غربی ها نظاره‌گرن و حتی میگویند که از خود دفاع کرده است. این چیزی که خیلی مسخره است و باعث تعجب این که اون حمله کرده به ایران، منتها میگن اون مدافع خودش بوده است. ئەڵێ جنایەت و تاوانەکانی ڕژێمی زایۆنی داپۆشراو نییە، ینی ڕوونە بۆ هەموو کەسێک. ئەو جنایەتانی ئەو تاوانانی کە لە غەزە کردی و لوبنان کردی و هەموو دەرد و ستەمانی کە بڵاوی کردوتە بە ناوچەکەیە، ئەمانە ئیسرائیل ئەمە خوی تاوانکاریانی خۆی پیشانداوە. یەکێک لە ئەوانەی کە زۆر جێگەی سەرسوورمانەوەیە کە وڵاتانی ئەوروپایی وڵاتانی غەربی وەکو بڵێ ئیدانەی ناکەن و نەک تەنها ئیدانیشی ناکەن، بەڵکو ئەڵێنەوەن ئەو دیفاعی لە خۆی کردو، بەرگری لە خۆی کردو ئیسرائیل، کە ئەمە زۆر مای پێکەنین و سەرسوورمان. دۆستەکانی ئێران، رووسیا، کوریای باکوور، پاکستان بەجددی دۆستن؟ ئایا دوستانی ایران که شامل روسیه و کره شمالی و پاکستان باید باشه، آیا جدا دوست ایرانن؟ تو دنیای سیاست دوستی مداوم و دشمنی مداوم نداریم. منافع است که چیزها رو تعیین می‌کند، ولی مقامات این کشورها مواضع خوبی رو گرفتن. کشورهای خلیج فارس، شورای همکاری خلیج فارس بیانیه داده و موضوعهای خوبی رو اتخاذ کردن و امیدواریم روز به روز جنایات و چهره واقعی صهیونیسم برای عالم روشن بشه و بتونه همبستگی در جهان اسلام ایجاد بکنه. لە دنیای سیاسەتا دوژمن و دۆستی سەرەکی ئینمان هەمیشە ئیمان نییە، ئەوە بەڵکو بەرژەوەندەکانەوە خوازەکە دۆست و دوژمنین کە، بەڵام بەرپرسانی و وڵاتانە بەیاننامەی زۆر باشیانین دەرکردووە. وڵاتانی کەنداوی فارس ئەوانیش هەر بەیاننامەیان دەرکردووە و ئەنجومەنی هاریکاری ئیسلامیش ئەویش بەیاننامەی دەرکردووە. هیوادارین کە ئەم بە تێپەڕبوونی کات وڵاتان هەمویان بۆ بێنەوە هۆش خۆیان و بێداریەک ڕوو بدا و ڕۆژ بە ڕۆژ ڕووی ڕاستەقینەی ڕژێمی زایۆنی دەربکەوێت. باشە، داهاتووی منتیقەکە بە شوێ دەگات؟ ئایا شەڕ بەردەوامی دەبێت یان لە شوێنێکایی تر دەوەستێت؟ آینده منطقه به چه سمتی میره؟ آیا جنگ ادامه خواهد داشت یا در یک تایم به خصوصی مقداری شرایط حساس است. بستگی دارد که غرب، آمریکا و کشور اروپایی بخوان خرد و عقل به کار بندازن و بتونن جلوی تجاوز رژیم صهیونیستی رو بگیرن. اگر اونها بخوان مداخله بکنن شرایط بغرنج خواهد بود. ناوچەکە حساسە، بارودۆخەکە زۆر حساسە، ئەمە بەستراوە بە ژیری و ئەقلانیەتی ئەمریکا وڵاتانی ئەوروپای وڵاتانی غەرب و ئەگەر ئەمانە بیانەوێ شەڕەکە ڕابگیرەوە ئەتوانێەوە بە سەمتی بەرە و ئارامیە ڕوا و ئەگەر نا زیاتر و زیاتر بەرەو ئاڵۆڕۆزی ئەڕوا. ئێران ئامادەی بۆ مفاوضات و دامسان لەگەڵ میشەکان؟ ایران ئامادەی مذاکره با آمریکا و سایر کشور است. وزیر امور خارجه ایران اعلام کرد وقتی که تا تجاوز هست مذاکره معنی نمیده، چون ما قبل از اون داشتیم مذاکره میکردیم با آمریکا 2 ماه، ناگهان این حمله ددمنشانه رژیم صهیونیستی رخ داد. ولی علیرغم این دیروز وزیر خارجه ایران در ژنو با 3 کشور اروپایی مذاکره کرد است، ولی مذاکره با آمریکا منوط به اینه که حملات رژیم صهیونیستی متوقف شود. هەروکو وەزیری دەرەوەی ئێران و سەرۆکۆماریش ئەوەی وتی تا ئەو کاتێک کە هێرشەکانی ئیسرائیل نەوەسێ ئێران هێرشەکانی ناوەسێنێ، بەڵام لە ڕووی گفتوگۆ و ئەوانەشەوە بەڵێ ئێران چوەتە جنێڤ و لەگەڵ
بەرپرسانی سێ وڵاتی ئەوروپاییەوە تا گفتوگۆی کردووە و گفتوگۆی بەردەوامیش لەگەڵ ئەمریکا بەستراوە بە ڕاوەساندنی ئەم شەڕەوە. ایران همواره خواهان صلح بوده، هیچ وقت تجاوز نکرده و همواره طرفدار صلح و مذاکره بوده. ایران همیشه خوازیاری ئاشتی و ئارامیە و هیچ کاتێک دەستگیرێژی نەکردوێتە سەر هیچ وڵاتێک و هەمیشه ئەوێ وڵاتان لە ئاشتی و سەلامەتی باشن. آخرین سوال آقای محمودیان، شما در مورد مردم کردستان چی میگوین؟ واقعا بترسن یا وضعیت برای آنها خوب است؟ خدمت شما عرض کنم که مردم اقلیم کردستان همواره ایران دوست بودن و در زمانی که شرایط سخت بوده و ایران کمکشون کرده این را هیچ وقت فراموش نمی‌کنند و الحمدلله مقامات اقلیم با بیانیه و تلفن هایی که به مقامات ایران زدن همبستگی خودشون رو نشون دادن و همبستگی بین مردم ایران و مردم ایران جدایی ناپذیر است. خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر باش بوون و هەڵوێستی زۆر ڕوون و ئاشکرایان بووە و ئەو کارەسات و ناخۆشیانی کە بەسەریان هاتووە ئەو خزمەتانەی کە ئێران کردوێتی لە کاتی خۆیان لە زمانی سەختەکانە هەرگیز بتوانە فەرامۆشی ناکەین و وتەی بەرپرسەکانیش هەڵوێستی بەرپرسەکانی زۆر باش بووە و ئەو تەباییەی کە لە نێوان خەڵکی ئێران و خەڵکی ئێرانە هەیە هیچ کات کۆتایی نایێتەوە میشه بەردەوامە بێت. خیلی ممنون. شما از لطفتون از سلامت باشین. زور سپاس.